بەڵێ بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دوا بە دوای ئەوەی دوێنێ شەو ڕیکلامێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کراوە کە لەلایەن بڵێن خانمێکەوە کە ڕیکلام بۆ ئەو ئۆتۆ بەنزیخانەیە دەکرێتن دیارە کچە مۆدێلێک بۆ کە ڕیکلامی بۆی کردو چەندین دەستەواژەی نەشیاو لە نێو ڕیکلامەکەدا بەکارهێنرەوە ئەمڕۆ بەیانی قسەمە لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای ناوەندی هەولێر کرد نەبەس عەبدولحەمید پێ ڕاگەیاندین کەوە تیمەکانی پۆلیس ڕاست پێدراون کەوە بەنزیخانەکە دابخرێت و خاوەنی بەنزیخانەکەش لە پێچینەوەی یاسایی لەگەڵدا بکرێت و ئەو کەسێکی کە هەستەوە بە ئەنجامدانی ڕیکلامەکە و بڵاوکردنەوەی ڕیکلامەکە بە هەمان شێوە دۆسیەکی بۆ دەکرێتەوە بە بڕیاری داواکاری گشتی دیارە ئەویش دەست بەسەر دەکرێتن و لەلایەن دادوەری گشتیەوە بڵێن بابەتێکی یاسایی یاخود کەیسێکی یاسایی لە دژ دەکرێتەوە و سکالای لەسەر تۆمار دەکرێت بۆ ئەوەی ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت. هەڵبەت بابەتەکە بەم شێوەیە بووکەوە دوێنێ شەو گرتەیەکی ڤیدیۆی بڵاو کرایەوە کە تێیدا بڵێن کچە مۆدێلێک دەردەکەوێت کە بەنزین هەڵدەداتە ئاسمان و دەکەوێتە سەر زەوی و چەند دەستەواژەیەکی نەشیاو بەکاردەهێنێت کە لە ئەنجامی ڕووداوێکی نەخوازرا بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر لە یەکێک لە بەنزیخانەکان ڕوویدا کە تێیدا بەهۆی تەقەکردنەوە سێ کەس گیانیان لەدەستدا. دیارە ئەم خانمە کە ڕیکلامەکە دەکات من پێم خۆشە هەر ئەگەر هاوکارم دیمەنەکانتان لەگەڵ بگوازێتەوە ئێستاش دەیبینن کە ئەو بەم شێوە قوفلی لێ دراوە بەنزیخانەکە داخرا ئەم خانمە بەم شێوەیە بەنزین هەڵدەدات و دەکەوێتە سەر زەوی و باس لەوە دەکات کەوە لەم بەنزیخانەیە بەنزین تێ بکرێت هیچ کەسێک ناکوژرێت. ئەمەش وەکو دەلالەت لەوە دەکاتن کە ئەم ڕووداوای کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر ڕوویدا کە وەکو ڕووداوێکی نەخوازراوە بوو تەواوی خەڵکی هەرێمی کوردستان پێوە خەمبار بوون ڕووداوێک بوو ڕووداوێکی کارەساتبار بوو کە تێیدا دوو هاوڵاتی بە ڕەگەز عەرەب گیانیان لەدەستدا و هاوڵاتیەکی تریش کە کاسبکارێک بوو دانیشتووی شاری هەولێر بوو ئەوش بە هەمان شێوە بەهۆی گولەی هەڕەمەکیەوە دوو فیشێکی بەردەکەوێت و گیان لەدەست دەدات. ئیتر ئەم بابەتە دوای ئەوەی کە بڵاو کرایەوە ڕیکلامەکە بەم شێوەیە بڵاو کرایەوە کاردانەوەی جیاوازی لێ کەوتەوە ئێمە وەکو پایتەخت میدیا وەکو تاکە دەستگای میدیایی ئەمڕۆ بە دووادەچوونمان بوو کەیسەکە کرد بوو بابەتەکە کرد لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای ناوەندی هەولێر نەبەس عەبدولحەمید قسەمان کرد ئەو پێی وتین کە پاش ئەو دیدارە یاخود ئەو چاپێکەوتنێک کە لەگەڵ پایتەخت کردی باسی لەوە کرد کەوا تیمەکانی پۆلیس ڕادەسپێرن کە سەردانی بەنزیخانەکە بکەن ئیجراعاتی پێویست لەگەڵ خاوەنی بەنزیخانەکە بکرێتن و وێزگەکەش دادەخرێت ئەو کەسەشی کەوا ڕیکلامەکەی کردووە بە هەمان شێوە دۆسیەکی یاسایی لە دژی دەکرێتەوە. تیمەکانی پۆلیس ئەو تیمێک هاتووتە نێو بەنزیخانەکە شوێن بە شوێن عادات بە عادات دەگەڕێت و قفل لەو شوێنانە دەدات لەو عادادانە دەدات کەوە کاری پێ دەکرێت هەمویان دادەخرێت و ئەم کەیسە دیارە لە دادگا یەکلایی دەکرێتەوە ئیجراعاتی پێویست لەگەڵ خاوەنەکەی دەکرێت و بەنزیخانەکەش کە ئێستا بە چاوی خۆتان دەیبینین لە زوومی کامێرای پایتەختەوە بەنزیخانەکەش داخرا ئێستا تەواوی ئەو دەمانچانەی عادادەکان قفلیان لێدراوە هیچ کامێکیان ناتوانرێتن بەنزینی لێ بداتە هاوڵاتیان. هەڵبەت دەمێ ئاماژە بەوە بکەم و زانیاریەکان بۆ بینەرانی پایتەخت دووبارە بکەمەوە کە کچە مۆدێلێک دوێنێ لە گرتەیەکی ڤیدیۆیدا دەردەکەوێت کۆمەڵێک دەستەواژەی نابەرپرسیارانە بەکاردەهێنێت بۆ ڕیکلامەکەی کە دەرەنجام و دەرهاویشتەی ڕووداوێکی نەخوازراوی چەند ڕۆژی ڕابردوو بووە لە شاری هەولێر بەبێ گوێدانە هەست و سۆزی خەڵک بەبێ گوێدانە ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەو دەستەواژانە بەکاردەهێنێت. دواتر کاردانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە لەسەر ئەم بابەتە ئێمە قسەمان لەگەڵ قایمقامی هەولێر کرد ئەو باسی لەوە کردکەوە بەنزیخانەکە دادەخرێت و لێ پێچینەوەی یاسایی لەگەڵ خاوەنەکەی دەکرێت و دوجار ئەو کەسەشی کەوا ڕیکلامەکەی کردووە دۆسیەی لە دژ دەکرێتەوە لە ڕێگەی سەرۆکاتی داواکاری گشتیەوە سکالای لەسەر تۆمار دەکرێت و لێ پێچینەوەی یاسایی لەگەڵدا دەکرێت.